زۆرجار پرسیار دەکرێت دەربارەی گۆڕانکاری لە تەندروستیمان لەگەڵ گۆڕان لە وەرزەکان. بۆ نمونە کە ئێستا ئێمە بەرەو وەرزی پاییز دەڕۆین، نزیک دەبینەوە لە زستان پلەکانی گەرما دێنە خوارەوە. کەسانێک هەیە لەم وەرزەدا تووشی چەند کێشەیەک دەبن، بە تایبەتی لە کۆئەندامی هەناسەدانیانە وەکو هەوکردن یان توشبوون بە هەستیاری، یان ئەو کەسانی کە پێشتر چەند نەخۆشیێکی وەکو ڕەبوو یان هەوکردنی جونگەکانیان هەیە، دەپرسن دەڵێن لەگەڵ ئەم وەرزەدا ئێمە باری تەندروستیمان حاڵەتەکەمان خراپتر دەبێت. ئەم بەرنامەی ساڕێژمان تایبەت کردووە بۆ وەڵامدانەوەی ئەو پرسیارانەی کە ئایا هۆکار چی ئەم شتانە ڕوودەدەن و چ ڕێگایەک هەیە بۆ ئەوی بتوانین خۆمانی پێ بپارێزین و تەندروستیمان لە وەرزی پاییز و زستاندا هەمیشە لەبار بێت. وەرزی پاییز لای زۆرینەی خەڵک ڕەنگە خۆشترین وەرزی ساڵ بێت، لەبەر ئەوەی پلەکانی گەرما بەرەو پلەی مامناوەند دەڕۆن و ڕەنگی سەوزی گەڵاکان بەرەو ڕەنگی جۆرا و جۆر دەگۆڕێن کە ئەوش وا دەکات مرۆڤ حەز بە بینینی جوانی سروشت و زۆرتری ماوە بیەوێت بە پێ ڕێ بکات. لەگەڵ گۆڕانی کاتەکانی شەو و ڕۆژ، گۆڕانی کەش و هەوا، هەندێک گۆڕانیش لە لەش ڕوو دەدات، وەک گۆڕانی خەو واتە زۆر نووستن و گۆڕانی باری دەرونی و لایەنی سۆزداری. لەگەڵ ئەو گۆڕانکاریانی بەسەر لەشماندا دێت ئەگەری توشبوون بە هەندێک نەخۆشی زیاد دەبێت. بۆ ئەو کەسانەی هەندێک حاڵەتی نەخۆشیان هەیە، تەندروستیان ڕەنگە خراپتر بێت. بۆ ئەگەر هاتنی وەرزی پاییز بۆ هەندێک کەس بریتی بێ لە کاتێکی خۆش، ئەوە دەبێت ڕەچاوی تەندروستی خۆیان بکەن و هەندێک هۆکار و ڕێنمایی بگرنەبەر بۆ مانەوەیان بە لەش ساغی. بە هەمان شێوە جۆری کاری ڕۆژانەمان کاریگەری هەیە لەسەر ڕادەی توشبوونمان بە هەندێک نەخۆشی لەم وەرزەدا. خەلیل کاری پاکردنەوەی شەقامەکان دەکات، ئەو پاشەڕۆیانە کۆ دەکاتەوە کە بەشێک لە هاوڵاتیان فڕی دەدەن. یەکێک لەو کەسانی کە ڕۆژانە تەپوتۆز دەچێت بەسەریانە و ئەگەری ئەویان هەیە کە کێشە تەندروستیەکانی بۆری هەناسە و وەکو هەستیاری و وەکو توشبوون بە هەوکردنی بۆریەکانی هەناسە، ئەو کەسانن کە کاریان پاکردنەوە و خاوێنکردنەوەی جادە و کۆڵانەکانە. ئەمان ئیشێکی زۆر پیرۆز و گرنگ دەکەن، بەڵام لە هەمان کاتە کۆمەڵێک ڕێنمایی هەیە کە پێویستە جێبەجێ بکەن بۆی لەگەڵ ئەوەی کە شارەکان و کۆڵانەکانمان بۆ پاک دەکەنەوە، خۆشیان لە مەترسیەکانی ئەم تەپوتۆزە بە دوور بگرن و تەندروستیان پێی خراپ نەبێت. کاک خەلیل یەکێکە لەو کەسانی کە ڕۆژانە ئیشە دەکات. کاک خەلیل ماندوو نەبی، لەش چاق بێ. ئێوە ڕۆژانە کام ئیشە دەکەن، ئەم جۆرە جلوبەرگ و شتانە بەکارهێنن، چی ئەوانن کە ینی ئەو ڕێگایانە چین کە بەکارێن بۆ ئێوە ئەو تەپوتۆز و خۆڵ و پیسیە کاریگەری لە تەندروستیتان نەکات؟ بەڵێ دکتۆر، وەڵای ئێمە ڕۆژانە کە کاری خۆمانەکەین، ئیشەکەی مەژە وایە تۆزی تایە پیسی تایە بۆی ژیانی سەلامەتی خۆمان، هەم دەمامک پێویستیە بۆ ئیسیەکانمان پیس نەبێ، هەم حاڵەت لە حاڵەتی وا هەیە تۆزی دەکات کە تۆزەکەش کرد ئەوە تەندروستی خۆمان ناجێژی دەبێت. دوای ئەو جلوبەرگەوە پاکە، ینی تایبەتە بە کارەکەمان لەگە جلوبەرگی تر فەرقی هەیە. ینی ئەو جلوبەرگە لەبەر دەکەن پێشەوەی بێنە سەر، پاشان ئەو دەمامک و دەستکێش و شتانەش لە دەست دەکەن. ڕۆژانە ئەنی دەستکێژە دەست دەکەین، دەمامک دەبەستین جلوبەرگ تایبەت جلوبەرگی کار تایبەتە لەگەلی مارەوە. ئەو جلوبەرگە بۆ ئەوەیە بڵێن سەلامەتی خۆمانە، تەندروستی خۆمانە، پاک و خاوێن کە کاری خەلاص دەبێ، پێویستی بە خاوێنکردنەوە هەیە، هەم کرێکارەکانیش بۆ ینی ئەم جلوبەرگەش ڕۆژانە خاوێن بەڵێ ڕۆژانە بەتاکید ڕۆژانە. ئێوە ئەو پیسیەی کە لەگەڵ خۆڵ و تەپوتۆزەکە هەیە، سەرڕای ئەوەی کە مەسەڵەن دەمامک و دەستکێشەکەش لە دەست دەکەن، کۆمەڵێک میکرۆب و تەپوتۆزی تر هەیە، ئیمکانە لە ناو پرستانە بمێنێتەوە، بە دەموچاوتانە بە پێستانە بمێنێتەوە، بۆیە باشتر وایە پاش تەواوبوونی کارەکانیش یەکسەر خۆتان بشۆن. بەڵێ بەتاکید وایە شوێنی تایبەتان هەیە بۆ خۆشتنیان تایبەت هەیە، هەندێک کرێکار هەیە چێتەوە بۆ ماڵەوە، هەندێک کرێگە شوێنی تایبەتمان هەیە بۆ خۆشوشتن پێشەوەی بڕۆینەوە. بەڵێ باشتر وایە پاشەوەی کە ئیشەکە تەواو بێت لە شوێنی کارەکەتان خۆتان بشۆن
بۆی ئەو پیسی و میکرۆبشتە نەگەر لەگەڵ خۆتانە نەبنەوە بۆ بەڵێ ماڵەوە بەتاکید کۆمپانیەکان پێویستە ئەم شتە دابین بکەن بە هەمان شێوە ئێوە لێرە کە ڕۆژانە و ئیشە دەکەن هیچ کێشەیەکی تەندروستی باو هەیە کە تووشتان بوو بێ یان کارمەندەکان هەوا هەست بکەی دائیمە بڵێن ئەو کێشەیەمان هەیە بەڵێ دکتۆر ینی هەندێک شوێن هەیە بڵێ ینی زیاد لە پێویست پیسە ئەنا ئەو حاڵەتی وا هەیە مەسەلەن لە ڕۆژەکان لە بینی دوو ڕۆژان کرێکار هەیە تووشی نەخۆشی دەبێت نەخۆشەکەش سینجێتی یان پرچێتی ئەو میکرۆبانە دەستەناو پیستیان ئەو میکرۆبانە بڵێن ئەو تەبوتۆزە هەڵدەمژین بڵێ تاسیر لەسەر چەستەی کرێکارەکە دەکات زۆر باشە ئەم شێوازەی تۆ هەموو کارمەندەکان جێبەجێ دەکەن بەڵێ هەموو کەس هەیە لێ پێچینەوەم کە ئەگەر هاتوو بەڵێ بەرپرسمانەیە لە سەری خۆمانە بڵێن مەسوول قسمانەیە ڕۆژانە دەگەڕێ ڕۆژانە هەر کرێکارێک جلوبەرگەکانی مەزبوط نەبێ ئەوە غرامەی لەسەرە هەر کرێکارێک جلوبەرگی پاک و خاوێن نەبێ ئەوەش هەر غرامەی لەسەرە زۆر باشە وەکو تێبینیەکیش لە کاتێکە کە ئەگەر هاتوو بۆ تەپ و تۆزە دەمو دەستیەکێک کە ئەگەر هاتووی پێشتر نەخۆشیەکی هەبێ یان هەستیاریکی هەبێ بۆ تەپ و تۆزە باشترین شت ئەوەیە یەکەم جار ئەگەر کارمەندەکە وای لێ هات لە شوێنەکە دووری بخەنەوە خێراترین ئیشیش ئەوەیە بە ئاوێکی پاک دەموچاو و ئەو شتانە بشورێ بۆی ڕێگا بگیرێ لەوەی لەو تۆزە زیاتر کاریگەری خۆی لەسەر بکە پاشان ببرێتە لای کەسێکی شارەزا کەسێکی پزیشک کە بیبینێ و دەرمانی پێوە بەڵێت بەتاکی دکتۆر ینی حاڵەتی وا هەیە مەسەڵەن ئێستا کرێکار لەوانەیە ناڕەحەت بی بەو تۆزەی کرێکار هەیە کە ئەو ئیشەی نەکردووە کە هاتوتە ناو ئیشەی نەیزانیوە و ئیشە چۆنە کە هاتوتە ناو ئیشەکەش لە حاڵەتێکی ئەو تەبوو تۆزە و میکرۆبە تاسیری لێ کردووە لەو حاڵەتەش پێویستە بەڵێن پزیشکی تایبەتی خۆمانەیە بە زووترین کات خۆی پاک ڕدەگرێت خۆی دەشوا دەچێت بۆ لای چارەسەری خۆی بە تەواوی وەردەگرێت دەستان خۆش بێ و لەشتان ساغ بێ هیوادارم هاوڵاتیانیش زیاتر ئەرکی ئێوە سوکتر بکەن کەمتر وا بکەن جادە و شەقامەکانمان پیس بێت چونکە بێجگەلەوەی کە کارێکی مرۆڤانەیە ئەم پاکردنەوەیە لە بە هەمان شێوە بەرزبوونەوەی ئەو تەپ و تۆزە لەگەڵ خاوێنکردنەوە بە هەمان شێوە ئەگەری ئەوەی هەیە ژینگە پیس بکە کەسانێکیش کە ئەمی شەنەکەن بەم تەپ و تۆز و پیسیە زەرمەند بتوانێت بۆ ئەوی تووشی پەسیو نەبین و ئەنفلۆنزا لە کارەکانی ڕۆژانەمان دامان نەبڕێت دەبێ بزانین هۆکار چییە کە لەم ماوەیەدا ئەم نەخۆشیانە زیاد دەکەن. دکتۆر علی بەرزنجی پسپۆڕی نەخۆشیەکانی هەناوە لەگەڵمان هاتە نەخۆشخانەی فریاکەوتنی ناوەند لە شاری هەولێر. ئەم نەخۆشخانەیە حاڵەتە لە ناکاوە هەناویەکان وەردەگرێت. گرنگترین ئەو نەخۆشیانە چین کە لەگەڵ گۆڕانی فەسڵ و بڵین هاتنی پاییز و ئەمانە زیاتر دەرەکەون؟ بەڵێ جەناب فەرمووت ڕاستی کەمێ نەخۆشی هەیە طبعا هەموو نەخۆشی هەمووی کاتێک بەشەر احتیمالی بیگری نەخۆشی بە هاوین پاییز زستان هەمووی کاتێک توانین بگرین بەس بەڵام کەمێ نەخۆشی هەیە زیاتر لە وەرزێک زیاتر بێت لە وەرزێکی تر وەکو جەناب دەزانین مەسەڵەن نەخۆشیەکانی ئەوانەیە هاوین ئێمە زیاتر شتێبینین تووشی ئیسهالی و تووشی ڕشانەوە ئەو شتانە بێ زگچ و ئیسهالی بە وەرزی پاییز بەعزە نەخۆشیەکە زیاد لە حەدی خۆی لە نەخۆشیەکانی تر زیاترەکە ئەو نەخۆشیانی ڕاستی ئەوەی کۆندامی هەناسا یعنی ڕێوڕەوی هەناسا کۆندامی هەناسا زیاتر چی لە ڕێگای هەستیاری وەکو حساسیە وەکو حساسی بوو توجی بوو ئەوانە یان ڕێگای تووشی نەخۆشی هەناستەنگی و ڕەبووە بن ئەوە لە ڕێگایەک یان نەخۆشی ئیلتیهاباتی بۆری هەناسە و سیەکان و ئەوانە ئەوە زیاتریش لەم وەرزە ئەیبینین. پاشە سەبەب چییە کە ئەم حاڵەتانە زیاتر دروستەوە بۆچی مەسەلەن هەڵامەت و ئەم نەخۆشیانە زیاتر لەم فەسڵە ڕوودەدا؟ بەڵێ ڕاستی لەبەرەوەی وەرزی پاییز ئەو وەرزەیە بەشەر لە گەرماوە لە گەرمایەکی زۆر تۆند ئەڕواتە بەرەو فێنکی و یان سەرما فەدوسیە هۆکارەیە یەکەم شتێمە ئاگامە لە خۆمانیان لە ناحێتی جل لەبەرکردن سەرەکەی بەیانیان جلێک لە بەرەکەین هی گەرما سامچاکە دەڵێن بەیانیان گەرم بێت بەیانیانە گەرمە سەرەکەی ڕەنگە بەیانیان گەرمان بێت چاکە بە شەوان دەبێت سەمە سەرماوە بەڵێ یان هەیە کاتێک کە سەرکەم و بەریدە جاروایە بەیانیان پێکە لە شەوان لە فتکۆچێ بیتوێتەوە ئەمانە بنە هۆکاری لەشمان
دوو ڕێژەی گەرما و سەرمانە ناو لەشمان بێت کا ئەو ڕێژەیە هاتە ناو لەشمان وای لێ کە کەمێ ڤایرۆس هەیە ئەو ڤایرۆسانە ئەوانەی بەم جۆوە زیادەکەن لە ناو هەوا هەمان کاتیش مناعەتی لەشمان یان بەرگری لەشمان دژی ئەم ڤایرۆسانە کەمتر بێتەوە خاصەتەن ئەمە بەرگری طبیعی هەیە لە ناو لەشمان چکو ئەم هەوایی دێتە ناو بۆری هەناسەمانەوە لە لووتمانەوە دێ لووتمان کەمێ بەرگری ئەو بەرگریانە کەمتر بێتەوە لە بەرەوەی سەرماوای لێکە خێن بە باشی نیەتە ناو وەکوی بۆری خێنەکانی ناو لووتمانەوەە بەرگریمان کەمتر بێت دیسان بۆری هەناسەمان دیسان جەوگۆرین و خەوگۆرین و ئەوانە هەمیە بنە هۆکاری ئەم نوع ڤایرۆسەکانە زیاتر تشەنە بکەن هەمان کاتش ئەم کاتانە ئەگەر جەناب ئەگەر کەمێ سپۆری یان لقاحی کەمێ دار و گوڵ و ئەو شتانە ئەو تۆوانەیان کە دەگوازێن و زیاتر ئەو نەباتانە ئەو دارانە ئەم بەم وەزە دیسان زیادەکە چۆن وەکو وەرزی بەهار لەم وەزە دیسان زیادەکە ئەمانشە بێتە کۆمەڵی کەسێڵە من سەرەتای ئەم فەسڵە ئەوهام لێ دێت تووشی تووشی کۆکە ئەبم دایمەش لە بزەبەت زۆر زیاترەکە لەم فەسڵ زۆر ئەوانەی ڕەبۆیان هەیە بە تایبەتی حساسی بۆری هەناسە و لوتوانە زۆر بە زیاتر ئەیبینین لە کاتی تر ڕەنگە زیاتر لە زستانی زیاتر ئەیبینین لەوەی ینی ئیستای بینین زیاتر لە زستان و لە کاتی تر لە وەرزەکان کەواتە بۆری هەناسە یەک لە سیستمەکانێک کە زیاتر کاریگەری بەرەکەوێت لە گۆڕینی هەوا و شتەکەویش وەکو ئەو خاڵانی باست کرد. ئەو کەسانەی ڕەبوویان هەیە دەبێت زیاتر ئاگایان لە خۆیان بێت و ڕێنماییەکان جێبەجێ بکەن. چەند حاڵەتێک و نەخۆشیەک هەن کە پێویستیان بە ئاگاداری زیاتر هەیە. ئەو کەسانی کە پێشتر حاڵەتێکی وەکو ڕەبوویان هەیە ئەوان لەگەڵ گۆڕانی جەوەکە زۆر جار ئەو کێشانیان هەیە چەند زیاتر معڕەزم بۆی کە تووشی ئەم حاڵەتە بن ئەوەندەی تر لێیان خراپ بێت. بەڵێ نەخۆشی ڕەبووە یان هەناسەتەنگی نەخۆشیێکی درێژخایەنە عادەتەن ئەمای بینین لە گەورە و لە منداڵ زیاتر ئەیبینین ئەوەش ڕێژەی بەرگریان زیاترێکە لە خەڵکی تر لە باتی هجووم کاتە سەر میکرۆبەکە هجوومە کاتە سەر لە شووەدێکا بۆریان هەناسی ڕەنگە تەسک بێت و تەنگ بێت ڕەبوو بەعزە عمرێک هەیە نامێنێت چاکە بێتەوە بەس 100% نییە لەشیان ئەوە بێت تەواو بێت ئەو کەسانی نەخۆشی ڕەبوویان هەیە نوع هەستیاریەکی زیاتریان هەیە لە خەڵکی تر مثلا من ڕەنگە تۆزێک یا خۆڵێک بێتە ناو بۆری هەناسم ڕەنگە کۆخەیەکی گچکەم توشکات بەس بەڵام ئەو کەسێ ڕەبووی هەیە ئەو کۆخەی تووشەکات و هەناسی تەنگەکات و شەو خەوی لێ ناکەوێت و جارش وایە دەبێ بێنە ناو نەخۆشخانە لە ناو تەواڕێەکان عیلاجی بێنێت تەبخیری بۆ دانەوەوانە بەس هەناسێک خۆش بێت لەبەرەوە ئەو نەخۆشانی ڕەبوویان هەیە زیاتر لە خەڵکی تر تووشی هەناستەنگیە بن تووشی خاستن لەم وەزە و باسم کرد بۆ جەنابەت ئەم وەکوی ئەم توی دارانەیە بەڵێ هەمان کات شتێک هەیە لە ناو ماڵان ئەم کاتانە زیاتر ڕەنگە زیاتر بێ پێڵێن بەنگلیز پێڵێن هاوس دەست مایت یان تۆزی ناو ماڵ هەیە بەعزە حەشارەیەک هەیە ئەوانە دیکانە زیاتر لە 160 و کەسانی ڕەبوویان هەیە حساسیان بۆ ئەو مادەیە هەیە کەوادێتە ناو بۆری هەناسیان ئەوش تووشی هەناستەنگیانەکە هەناسەشان یعنی وەزیان تێکەدات و هەناسەشان هەندێک جار لە وڵاتی ئێمە لەم وەرزەشە تەبوتۆز زۆرە نانم جەوگۆرین تەبوتۆز تەمان زۆر هۆکار هەیە بۆ هەناستەنگ بوونەوەی ڕەبوویان هەیە مثلا ئەگەر ژوورەکەیان ڕتوبەتی تیا هەبێ ئەو کاریگەری هەیە زەنم فەرش و بەکارهێناین فەرش و چتووا زۆرە ناو کاربت و فەرش و شتانە زۆر زیاتر وەرزی زستانە دەگۆڕن و دادەنێت ئەو فەرشانە زۆر ئەبێتە هۆکاری خۆڵ لە نایە خڕەبێتەوە باز ئایلێک شێ بە گسکی دەست زیاتر ئەوانە بێتە هۆکاری هەناستەنگ بوون کە خۆڵەکە دێتە ناو ماڵەکە سوڕێتەوە بە پێچەوانی گسکی کارەبە نامێ ئەلانی گسکی کارەوە بەڵام ئەوە واقع یان دووکەڵ یان بۆن یا ئەم شتانە هەمیە بنە هۆکاری هەناستەنگ بوون لەو کەسانی نەخۆشی ڕەبوویان بۆی کە تووشی هەڵامەت و ئەنفلۆنزا نەبین چی بکەین باشترە هەموو سەبەبانی کەوتە عکسی بکەین وڵی خۆی ئەوەی پێمانەکرێ بیکەین بەجار وایە باوەڕ ناکەم کەسێک هەبێت لە دنیا تووشی هەڵامەت نەبێت تووشی ئەنفلۆنزا نەبوو بە ژیانی خۆی چکە چەند خۆت پارێزی هەر تووشەبین بەس یەک لە هۆکارەکان شەوەی لە پاییزان تووشەبین ئەم وەرزە وەرزی گەڕانەوەی مناڵ لە دوای پشووی هاوین ئەگەڕێنەوە بۆ دەوامیان ناو قوتابخانەکە ناو قوتابخانە شۆنی ئیزدیحامە شۆنی قەڵەباڵغا هەرچی کەسێک لە ناو قوتابخانە ئەو ئینفلۆنزیە بگرێ ڕەگە بە پشمینێک پەرتیکا بۆ ناو
قوتابەکانی ترەوەی لەگەڵێن لە ناو قوتابخانە ئەوش بێتەوە ئەوەش ماڵەوە ئەیداتە باوکو و دایکی و برا و خشکی لەبەرەوە سێرەکەی ئەم لەم وەرزە ئەم نەخۆشیە زۆر باوەفێت کە نەخۆشی ئینفلەوەنزە و هەڵامەت طبعاً یەکەم شت بۆ خۆمان پارێزین لەم نەخۆشیە دەبێت بزانین علاماتی ئەم نەخۆشیە چیە حتا خۆمان دوورکەوینەوە لە کۆسانی ئەم نەخۆشیان هەیە طبعاً ئەو کەسە ئەم نەخۆشی توش بێ سێرەکەی بێتاقەتە بێ لاوازە بێ دائما خەوی دێت تااقەتی نیە ئەوە بکە تایەکی گچکەی لێ دێ سەریێشێ سێرەکەی لەگەڵی قساکەی دکتۆر ناو قورگمێشێ و ناو لوتی سێرەکەی ئاو دێتە خوارە و زۆرە پشمێ ئەوانش ینی یەک لە علاماتەکانی ئەو ئینفلەوەنزە و یان ئەو پەتایە بەس بەڵام ئەو پەتایە ئەو کەمێک ئاسانترێکە لە ئینفلەوەنزە تایەکی کەمێک بەخۆتێک و کۆخی بەخۆتر لەگەڵ دێ جارش وایە ئەو ئینفلەوەنزە و پەتایە لێ کاتە التیهابی سیەکان بەکتریا دێ ئەو بەکتریاشە بێتە التیهابێکی زۆر بەخۆت و بەڵغەب و کۆخەیەک و هەناسەنگێک زۆر بەخۆت دکتۆر هەڵامەت و ئەنفلۆنزا لە چ کەسێکە خەتەرە ینی وەکو باسکرد نەخۆشیەکی زۆر ترسناک نییە لەبەرەوەی ڤایرۆسە و دوسێ ڕۆژ چاکە بێتەوە بەڵام کەسانێک هەن کە ئەم نەخۆشیێت بەڵێن تا ڕادەیەک مەترسی لەسەر ژیانیان دروستکەیان چێژیان بۆ دروستکە بەڵێ ڕاستی هەرچەنە وەکو باسکرد جەنابەت هەڵامەت و ئینفلۆنزا نەخۆشیێکی زۆر ترسناک نییە ڤایرۆسێک و هەفتەیەکە بە شەرەکە خۆی چاکە بێتەوە بەڵام بۆ ئەو کەسانە خەتەرە ئەوانەی ئەسڵان نەخۆشی تریان هەیە درێژخایان لە ناولەشە وەکو ئەو کەسە مەسەلەن نەخۆشی شەکرەی هەیە ئەو کەسەی مەسەلەن نەخۆشی گورچیلەیە گورچیلەکانی پەکیان کەوتووە یا ئیش ناکەم بە باشی هەمان کات ئەو کەسەی پەککەوتنی دڵی هەیە دڵی ئیش ناکە بە باشی و پەککەوتووە ئەوانە خۆیان ئەسڵان لەشیان وەکوبلەی زۆر توانای نەماوە لەسەر بەرگری کەچی ڤایرۆسێکی گچکە بێتە ناولەشی زیاتر ئەزیێتێتە کەسێکی ئاسایی زیاتر زۆر نەخۆشیە هەیە بە ڤایرۆسێک بۆ ئینفلۆنزیە ڕەنگە احتیمالیە جان لە دەستدا بمرێ یا داخل عینعاش بێ یا عینای مرەکەزە لەبەر ئینفلۆنزیەکی گچکە لەبەرەوەی بەرگری لەشی نییە خۆی وەکولی ئاخر حەدیەتی کەوەش هاتە سەری وەکو هەرێ ماڵ لە خۆی نەبوو میێوان هاتە سەری ئەوهای لە دێ زۆر شۆزێک دەکرد ئەوە تەمان ئەوانە زۆر تەمان ئەوەی دووجیانی ئەوەی حملی هەبێ ئەوەش باش نییە ئەو کەسانی حملی هەبێ ئەوانەی کوتان گوچینیان بە باشیش نەکە نەخۆشی درێژخایان ئەوانە باش نییە ئەوانە لەبەرەوەش ئێمە ڕاستی بۆ ئەو نەخۆشانە ئەوانەی بێنە لە ئێمە و نەخۆشانش طبعاً ئەوانەی نەخۆشی سینگشانە بێ خۆیان ئەسڵەن سیەکانی پەکی کەوت بێ مثلا جگەرە چێشێکی درێژخایانە سیەکانی جیرانی بۆریەکان بە شێوەیەکی بەردەوام یان ئەوانەی ڕەبۆشیان هەیە ئەوانە پێمان باشتێک ئەوانە پیانێنین چۆن خۆیان پارێزن گرنگترین خۆپارێزی چییە باز لەبوونی کوتان و ڤاکسینێکەکەن بۆ ئەنفلۆنزا و هەڵامەت ئەو کەسانەی ئەو نەخۆشی درێژخایانیان هەیە بە تایبیان ئەوانەیە بینی پەکیان کەوتووە و تااقەتی یارمەتی دانی خۆیانیان دەبێت پێیان لێن ساڵانە ڤاکسینێکە کوتانێکی ئینفلۆنزا نالێم 100 نەخۆشەکانی فلۆزە ناو لەشی تووشی نابێ بەس بەڵام احتیمالی لە 180 بەرگری لەشی زیادکە بۆ ئەو ڤایرۆسە فپیانێنن ساڵانە ئەو کوتانە بۆ خۆیان بکەن بەعزە میکرۆبێک تریش ئەگەر پێیان بکرێ کوتانی بۆ بکەن وەکو نیمۆکۆکەل ڤاکسین یان نیمۆڤاکسیە ئەو بەکتریایەکە ئەوش تقریبا 4 ساڵ جارێک توانی بۆ خۆی کوتانی ئەو کەسی ئاسایی ئەو کوتانە وەرگێت کەسی ئاسایی توانی وەرگری وەکو جەنابەت ئەگەر ئاگامە لەبێ ساڵی 2010 و 2011 نەخۆشی فلۆزەی بەراز و فلۆنزەی باڵندە پیا بوو فزۆر کەس هەبوو ئەڕۆیتە ناو شوێنێک جەناب دکتۆری من دکتۆرم یان ئەڕۆی ناو شوێنێک زۆر ئەو نەخۆشیتیایە ئەتوانم من وەریگرم یان سێرەکەی جەنابەت ئەوانەی ڕۆنە حەج لە حەج ئەو نەخۆشان چکوە ازدحام و قەڵەباڵغن سەرەکە کەسی ئاساییە بەس ئەتوانی ئەو کوتانی لێ بدەین کوتانی ئینفلۆنزا حتاکم لەوێ تووشی ئەو ئینفلۆنزەی نەبێ بچکوە نەوعی ئینفلۆنزا شکلی زۆرە گۆڕی شکلی ئینفلۆنزا ثابت نییە زیاتر لە 99 نەوع ئینفلۆنزەمانەیە هەمویان شکلی خۆیان نەگۆڕن بە یاقل بێت و انتشارکە جاروایە بێتە نەخۆشی کوشتناکەش بۆ بەشە ئەندامی هەناسە و بە تایبەتی سیەکان بۆشایەکی زۆری بۆ کۆبوونەوەی میکرۆب و ئەو شلانی لە ئەنجامی هەوکردنەوە دروست دەبێت هەیە کە لە کاتی ئاساییدا بە شێوەیەکی بەردەوام ڕێگە لەم خڕبوونەوەیە دەگیرێت لە کاتی سەرمابوون و هەوکردن ئەم توانایە کەم دەکات
هەندێک جار پێویست دەکات ڕێڕەوی هەناسە ببینرێت بە ئامێرێکی تایبەت کە بە پێبینی بۆریەکانی هەناسە ناسراوە. دکتۆر شەپۆل پزیشکی هەنا و کۆئەندامی هەناسەیە. دەربارەی ئەو حاڵەتانی کە پێویست دەکات پێبینین یان نازوڕێن بۆ بکرێت قسەمان بۆ دەکات. هەموو کەسێک بۆی هەیە لە وەرزی زستانە تووشی نەخۆشیەکانی هەناسە بێت، بەڵام نەخۆشیەکانی هەناسە تەسییان زیاتر لەو کەسانەی پیرن یان مناڵن یان بەرگەی لەشیان لاواز لە بەهای هۆیەکۆ بێت جا بەهۆی بڵێن ئەوانەی کە دەرمانی سەرطان وەرەگرن یان ئەوتان ئەوانی ئایدزیان هەیە یان ئەوانەی وە دەرمانی ستیۆید وەرەگرن بۆ نەخۆشەکانی ڕۆماتیزم و نەخۆشی یان ڕەبوو ئەوانە زیاتر نەخۆشیەکە زیاتر تەسییان لەکە بۆوانە خراپترە، یان ئەوانی بە ساڵات سۆکان ئەوانی 65 ساڵ فەما زیاترن ئەوانە گە تووشی ئینفلەوەنسا بن گەنجێکمان توش بێت لەگەڵ پیرێک توش بێت گەنجەکە لەوانە زۆر بە ئاسایی وەختی خۆی تاوا بێت چاک بێتەوە، بەڵام بۆ ئەوەی پیرەکە تەسیر زیاتر لێ، یان ئەو کەسانی کە نەخۆشی دڵیان هەیە ئەوان زیاتر نەخۆشیەکان تەسییان زیاتر لەوانە بێت. و هەروە ئەو کەسانی کەەوە جغارە چێشن کە جغارە بێتە هۆی هەوکردنی سیەکانی بڵێن درۆژخایەن کە پێڵن کرۆنیک برۆنکایتس، ئەوانش عادەتەن لە وەرزی سەرمایە وەختستانی زیاتر تووشتنی تووشی التیهاباتە بن، تووشە بکۆخە و بەڵغەمە بن بۆ مای 2 مانگ 3 مانگی زستان ئەگەر چارەسەری باش وەرنەگرن. جغایە هۆی گرنگە بۆ نەخۆشی سیەکان، هەرچەندە جغایە تووشی نەخۆشی کەشمانەکە و نەخۆشی دڵ وەکو مەعیدە ئەو شتانە، بەڵام گرنگترین تۆ تاسی لەسەر هەناسەیە کە دەیکاتە هۆی تەنگە نەفەسی و هەوکردنی سیەکانی درێژخایەن بن کرۆنیک برۆنکایتس و ئیمفیزیما کە بڵێن گەورەبوونی هەواکانی ناو سیەکانە، ئەوانە ئەو بەهۆی جغارە کێشانە دروست بێت سەبەبی ڕئیسیە و هەروەها بێتە هۆی سەرەتانی سیەکان. جغارە هەر نەخۆشێک بۆ ماوەی 30 ساڵ یان زیاتر جغارە بچێشێ ڕۆژی پاکەتێک ئەوە بۆی هەیە تووشی نەخۆشی سیەکان بێ و هەر کەسێک تەمەنی 55 ساڵ بێ و 30 ساڵ جغارە کێشا بێ ئەوە بێ پشکین بکات بۆ نەخۆش بۆ سەرەتانی سیەکانی ئەگە هیچ عەراز و عەلامەتێکی نەبێ بێ پشکین بکات. یەک لە پشکینەکان نازووی بینینی سیەکانە کە پێڵەن نازوو یان برۆنکۆسکۆپی بۆ ئەو کەسانە ئاکەیە کە هەر نەخۆشێک هات کە کۆخی هەبێ نەخۆشەکە یان خوێن لە بەڵغەمیە هەبێت یان تەنگە نەفەس بێ ئەگە لە فەحسی ئەشعەکەی یان لە سیتی سکانەکەی دیتمان گرەیەکەیە یاخود دیتمان ئیلتیهابێکی هەیە، ئەو ئیلتیهابە هەرچەند چارەسەرمان کرد بە چارەسەر چانە بووەوە ئەوە بێ ناسووی بۆ بکە بزانینەوەکو گرەیەکە بێ پێشی گرت بێت بۆ ئیلتیهابە چانە بێتەوە، یا هەندێک حاڵەت هەیە نەخۆشێ خوێن لەگەڵ بەڵغەمی خوێن دێت هیمۆپتسی پێڵێن، ئەوانەش زۆر جارەدینی لە ئەشعەکەی خاوێنە هەست فەحسەکانی هەمووی خاوێنە، ئەو کاتێک بێت تەماشای ناسووی بۆ کە بزانینەوەکو دەمایە بینێ شتێکە بێ یان گرەیەکە بێ لەناو بۆڕیەکانی هەناسی و عادەتەن بۆ بینینی سیەکان ئەگەر بێت و گرەیەکەمان یان ئیلتیهابەکە لە بەشی ناوەڕاست تا بێکە ئەو کاتی بۆڕیەکانی هەناسە گەوریان نازۆیەکە توانین بێستە خوارەوە، بەڵام ئەگەر لە بێت و لە بەشەکانی خوارەوەی بڵێن لە بەشەکانی دەرەوەی سیەکان بوو ئەو کاتی کە بۆڕیەکان زۆر تەسکە بنەوە نازۆیەکە ناتوانین بچێتەوە، ئەو کاتی ناتوانین نازۆی بۆ بکەین، بەڵام بۆچی نازۆیەکەینەوە کە ئەو نەخۆشی کە لە دەرەوەی لە بەشی دەرەوەی سیەکانی کە نەخۆشیەک بوونەوەکو لە ناوەڕاستیەوەش نەخۆشیەک هەبێت چکە ئەو کاتی ئەتوانین ئێمە جای وایە بە نازووی پارچێکی لێوەرەگرین بایۆپسی لێوەرەگرین ئەو زۆر ئاسانترە لەوەی بە نەخۆشەکە عەمەلیات بکات. کۆمەڵێک ڕێنمایی هەیە بۆی لەم وەرزەیە ئێمە تووشی پەسی و هەڵامەت و ئەو نەخۆشیانە نەبین. یەکشێک لەوانە کاتێک کە دەڕۆینە شوێنە قەرەباڵغەکانەوە هەوڵ بدەین کەمتر نزیک لەو کەسانە بینەوە کە هەست بکەین پەسیویان هەیە یان هەڵامەتیان هەیە بە تایبەتی لە شوێنە داخراوە قەرەباڵغەکان دائیمەن وا بکرێت ئەو شوێنانە هەوا گۆڕچی تێدا بێ و ئەو کەسانی کە تووشی ئەم نەخۆشیانە دەبن تووشی هەڵامەت و پەسیو دەبن هەوڵ بن کەمتر تێکەڵاویان هەبێ لەگەڵ خەڵک و بتوانن ئیسراحەتێک شوێکی باش وەربگرن لە ماڵەوە چەند ڕۆژێک ئیسراحەت بکەن ئەنجا بێنە دەرەوە بۆی نبنە هۆی ئەوەی کە ئەو نەخۆشیە بگوازنەوە بۆ کەسانی تر. خاڵێکی تری زۆر گرنگ هەیە کە زۆر جار پشتگوێ دەخرێ خاوێن ڕاگررتنی دەستەکانمانە بەردەوام دەبێ بیان شوێن چکە ئەو میکرۆبانی کە لە دەستیانە کە لە کەسێکی توش بوو بەم ئەنفلۆنزا و هەڵامەتەوە کەوتبێتە سەر ئەو شتێک کە ئێمە دەستی لێ دەین پاشان
لە ڕێگەی ئەوەوە دەگوازرێتەوە بۆ ئێمە وامان لێ دەکات کە تووشی ئەم نەخۆشیە بین بۆیە بەردەوام ئەبێ ئێمە دەستەکانمان خاوێن ڕاگرین چ بە شوشتنیان چ بە هەڵگرتنی ئەو جێڵانەی کە ئەبێتە هۆی خاوێنکردنەوەی بەبێ ئەوەی ئاو سابوون بەکاربێنین. گرنگجیدان بە ئاو خواردنەوە خاڵێکی تری زۆر گرنگە لە وەرزەیە چکە وەرزەکە بە گشتی وشکە باران ئێشتا نەباریەوە یان لەوانەیە دوا بکەوێت کەوا دەکات کە زیاتر ئەو میکرۆب و ڤایرۆسانە گەشە بکەن بۆیە بەردەوام هەوڵ بدەین ئاو بخۆینەوە و بۆی دوور بین لەم کێشانە. هەر شاد.